بەناوی خوا سڵاوتان لێبێتەوە کاتەوە گوش کاتێکتان خۆش و بەختەوەر بیسەرانی بەڕێزی ڕادیۆی زاری کرمانجی ئازیزان و خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ گەیشتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست هیوادارین ئەمڕۆکەش لەو بەرنامەیەوە بتوانین بابەتی تەندروستی پێشکەش بە ئێوەی خۆشەویست و ئازیز بکەینەوە و هەروەها چەندین ڕێنەمای تەندروستیمان هەبێت. ئازیزان و خۆشەویستان کە باس لە تەندروستی ئەکرێت بیرمان ئەچێتە لای پشکنین تاقیگەیی هەر بخۆی وەکو ستانداردی جیهانیش پێویستە کە هەر مرۆڤەیەکی ساغ 6 مانگ جارێک پشکنینی جەستەی خۆی بکات بۆ تەندروستی و با بڵێن بەردەوامبوون لەسەر تەندروستی جەستەی مرۆڤ، چونکە ئێمە وەکو تەندروستی بڕوامان وایە هەتا زووتر پشکنینەکان بکرێت و تا زووتر نەخۆشیەکە دەستنیشان بکرێت بە هەمان شێوەش چارەسەریەکەی نزیکتر دەبێت. بەڵێ عزیزان و خۆشەویستان ئەمڕۆکە میوانێکی زۆر بەڕێز هاوکاری بەرنامەکەمانە و هەروەها بەشداری بەرنامەکەمانە بەڕێز شبان سوبحی کە بەڕێزیان دەرچووی با بڵێن شیکاری نەخۆشیەکانە. بەخێر بێ کاک شبان بۆ بەرنامەکەی ئێمە و ئەگەر سڵاوێکت هەیە و هەروەها پێمان خۆشە زیاتر بەڕێز بناسیت. زۆر سپاس سڵاو بۆ بینەر و بیسەری زاری کرمانجی، سپاس بۆ ئەو دەرفەتە بۆ بابەتە گرنگش. هیوادارین بتوانین وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە بە شێوازێکی زانستی و ئەکادمی و خۆشحاڵ بووم. دووبارە مەمنون. سپاس. بەڵێ زۆر سپاس کاک شبان. دەمانەوێت بزانین بەڕێزت ئێستا لەکوێ بەڵێن کار ئەکەی و تا ئێستاکە بۆ بی خەڵکەکەش زیاتر بەڕێز بناسیت. من بخۆم سەرپەرشتیاری تاقیگەی باژینم لە سۆران کە یەکێکە لە تاقیگە تازە دروست بۆکان بە شێوازێکی ئەکادمی و زانستی پرۆفشنال کە ئێستا بەردەوامە. ئینشاڵڵا بتوانین زیاتر خزمەتی خەڵکی سۆران و دەڤەری سۆران بکەین لە بەردەستکردنی هەموو ئەو پشکنینانە کە پێشتر خەڵک بۆ پشکنینە سەردانی شاری هەولێرە کرد. هیوادارین بتوانینەوە بۆ شای لە کەرتی تایبەت پڕ بکەینەوە بۆ ئەوەی خەڵک چیدی پێویستی بەوە نەبیتن ئەو ڕێگا دوورە ببڕێتن و هە لە ناو شاری سۆران ئەو پشکنینانە کە پێویستە کە دکتۆرەکە دیاری ئەکاتن ئەنجامی بدات ئینشاڵڵا. بەڵێ ئینشاڵڵا بەرنامەیەکمان ئاماژەیەکە بێت بە تایبەتی بۆ کەسانی کە بە ساڵاچوون ئەمە ببێتەوە کارێک بۆ ئەوەی کە با بڵێن خشتەیەک بۆ خۆیاندا بمەزرێنن 6 مانگ جارێک ساڵێک جارێک سەردانی با بڵێن بەشەکانی تاقیگەیی بکەن، ئەوجا حکومی یا ناحکومی جیازێنە، بەڵام سەردانی ئەو شوێنانە بکەن بۆ ئەوەی کە پشکنینەکانی خۆیان بکەن و دڵنیا بنەوە لەوەی کە هیچ جۆر نەخۆشیەکیان نییە یان خۆت ئەگەر نەخۆشیەکیان هەیە بابەتوەدا چوون بکەن بۆ ئەوەی کە با بڵێن زیاتر گیرۆدە نەبن. بەڵێ عزیزان و خۆشەویستان، با یەکەم پرسیارمان لە بەڕێز کارکشمان ئەوە بیت کە بۆ نمونە با بڵێن پشکنینی تاقیگەی ستانداردی جیهانی چۆنە؟ لۆ نمونە ئەگەر من وەکو هاوڵاتیەک بمەوێتن پشکنینێکی ستانداردی جیهانیم هەبێت دەبێت چ خاڵێکی هەبیتەوە بابەتە؟ بەڵێ بەنسبەت پشکنینی ستانداردی جیهانی ینی دیاریکردنی ئەو جۆرە نەخۆشیەیە کە دکتۆر یان ئاماژە پێ ئەکاتن دیاری ئەکاتن کە تو بە شێوازێکی ڕێکوپێک و ستاندارد زۆری نەخۆشیەکەی و ڕێژەی نەخۆشیەکە دیاری بکەیت کە پەیوەندیدارە بەو پشکنینەی کە دکتۆرەکە نووسیتیان ئاماژەی پێکردەوە دیاری کردێ بە شێوازێکی ستاندارد. شێوازی ستاندارد ئەمە ینی چەند ستێپێکمان هەیە، چەند فاکتەرێکمان هەیە کە بتانی قرار لەسەر ئەو بدەی ئایا ئەو پشکنینە بە شێوازی ستانداردی جیهانی ئەنجامەدرێنە. ئەوانیش چەند فاکتەرێکە. فاکتەرەکانیش ئەوەیە کە مەسەلەن ئەتوو ئەو پشکنینە ئەنجامەدەی چەند ڕێگایەک هەیە بۆ ئەوەی ئەو پشکنینە بە ستانداردی جیهانی ئەنجام بدەیت. ئەو پشکنینەش عادەتەن لە تاقیگا سەرەکیەکانیان ئەوانەی کە ڕێگەپێدانی وەزارەتی تەندروستیان هەیە کە ڕسمینە پێڵێن ئەنجامەدرن لە هەموو جیهان. طبعاً ینی لە کوردستانی ئێستا ماشەڵڵا پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆبینەوە، چەندان مختبەری تاقیگەی کەرتی تایبەتی پێشکەوتومان هەیە کە دەتوانن ئێستا بە ستانداردی جیهانی کار بکەن. ئەوانیش ستانداردی جیهانی ئەوەیە کە مەسەلەن ئەتوو ئەو ئامێرەی کە لەناو تاقیگەت بەکاردینی ئامێرێکی سەرکەوتوو پێشکەوتوبی لە هەموو جیهانیانی هەبیتن یان ناسرااو بیتن. وەزایدنیش کە تو ئەو ئامێرەت هەیە ئەمە چەند خطواتێکمان هەیە کە بتوانانی ئەو پشکنینە پێدا تێپەڕە بیتن.
أو بشكنينا مثلا با أما اشتێکمان هەیە پێ ئەلەن کالیبرێشن یان کە ئەتوو ئاماژە پێ ئەەکەی لەسەر ئامێرەکە کە بە شێوازێک ئەو تێستت بۆ دیاری بکاتن کە خودت ئەتەوێت ڕێژەکەی مەزبوط و دقیق بیتن. لە دوای ئەوە ئێمە ستێپەت چنیمان هەیە کە پێرین کوالیتی کۆنتترۆل کە ئەمەیان زۆر 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 گرنگە و بە تەسەوری من لە زۆر کەم شوێن پەیرە ئاکرێتن هیوادارم ئینشەڵا لە داهاتوو هەموو تاقیگاکان بتوانن ئەو کوالیتی کۆنتترۆڵی جێبەجێ بکەن. کوالیتی کۆنتترۆل وا ئەکات ئەو پشکنینەی کە تو ئەنجامێ لەناو تاقیگا ئایا تا چەند دروست و ڕاستە. ئەگەر بێت و ئەتو ئەو پشکنینێ بە سیستەمی کوالیتی کۆنتترۆلدا تێپەر بکەی کەواتە دوو دەتوانانی قرار لەسەر ئەوە بدەی بڵێ ئەو پشکنینەم بە شێوازێکی ستانداردی جیهانی ئەنجامدا یان لە هەر شوێنێکی جیهانی ئەو پشکنینە بڕواتن کێشەی نەبیتن. ئەوە پێڵێن سیستەمی کوالیتی کۆنتترۆل. کوالیتی کۆنتترۆل سیستەمی کوالیتی کۆنتترۆلیش ئەمە دوو زۆر سیستەمی کوالیتی کۆنتترۆلمان هەیە. یەکێکمان هەیە پێڵێن ئینتەرنال کوالیتی کۆنتترۆل، کۆنتترۆلیشمانێ پێڵێن ئەکستەرنال کوالیتی کۆنتترۆل. جیاوازی ئەم دویان چیە؟ یەکەمیان ئەوەیە کە ئەو کۆمپانیایی کە بەرهەمهێنەری ئەو ئامێرەیە یعنی کە ئامێرەی ستانداردی زیانێت طبعاً ئامێرەکانیش کە گرنگی تایبەتی خوان هەیە کۆنتترۆلێک لەگەری دروست دەکات کە تایبەتە بە کۆمپانیەکە یعنی تێپەڕبوونی ئەو موادەی ئەو پشکنینەی کە لە هەر موادێک کۆنتترۆلێکی خۆی تایبەتی لەگەردایەکەەوە زۆر زۆر گرنگە یعنی لە هەر تاقیگەیەک کە تەطبیق بکە یعنی ئەوە زۆر زۆر گرنگە کۆمپانیەکە تەواو دڵنیایی دایتە تو لەڕێ ئەو کۆنتترۆلێکە ئەو پشکنینەی تو بەو ئەنجام ئەدەی بێ کێشەیە و بەستانداردێکی جیهانی تێپەڕبی. کۆنتترۆلێکی درمان هەیە پێڵێن کە باسمان کرد ئەکستەرنال کۆنتترۆلە کە ئەمەیان گرنگجێکی تایبەتی لە خۆی هەیە کە لە هەموو جیهان لە هیچ شوێنێک ئەو پشکنینە ڕات ناکرێتەوە ئەگەر بێت و بۆ کۆنتترۆلی دەتێپەڕبی ئەویش ئەکستەرنالە کە باسمان کرد. ئەمە چەند زۆرێکمان هەیە لە ئەکستەرنەکە بۆ نمونە ڕاندۆکسمان هەیە ڕاندۆکس کە کۆمپانیەکە ینی بەرهەمهێنەری ئەو کۆنتترۆلە لە دەرەوەی هەموو کۆمپانیەکان کە بەرهەمهێنەری ئامێرەکانن هەستایە کۆنتترۆلێکی دروست کردیا کە لەسەر هەموو ئامێرەکان تاقی ئەکرێتەوە ینی ئەتوو بڵێ مەسەلەن ئەمن ئامێری خۆم کۆمپانیای خۆم کۆنتترۆلی بۆ دروست کرێت ئەو دێتن کۆنتترۆلێکی لەسەری وانە دروست کردێت کە بتوانانی ستانداردی ئامێرەکان دیاری بکە و پشکنینەکانیش دیارە بکە ئەمەیان زۆر زۆر گرنگە. ئەمە ئێستا لە کوردستان ینی لە زۆر شوێن هەیە ئەوانەی کە بە ستاندارد ئیشەکەن تەطبیق ئەکرێتن و چونکە ئەویان تایبەت برێم لە کەرتی تایبەت بە کولفەیەکی زیاتر لەسەرەتە ئاواسی چونکە بە زیادەبی بکەڕی لە کەرتی تایبەتیش ئەوانە لەوانە تۆزێک بە زەحمەت بیتن. کڕینی ئەم کۆنتترۆلە لە هەموو تاقیگەیەک هەبیت و زۆر گرنگە. ئەگەر بێت و تۆ لە سەروی ئەو کۆنتترۆلی خۆت کە کۆمپانیا دروست بکە بە کۆنتترۆلی ئەکستەرنال ئیش بکەی طبعاً ئەو پشکنینە بە شێوازێکی ستانداردی جیهانی دووبارە تێپەڕابیتن دەتوانێت دڵنیای 100% بدەیت کە هەم ئامێرەکەت هەم پشکنینەکەت بە شێوازێکی ڕێگوپێک و بە ستانداردی کوالیتی کۆنتترۆلدا تێپەڕدەبیتن. دەست خۆشکات ئەشوان بابەتەکە زۆر باشی کردەوە هیوادارم بسەر خۆشەویستەکانیش بەڕاستی گرنگی بۆ بابەتە گرنگەوە خەڵکی شوشیاربی لەو بابەتێ مەسەلەن کە بتوانانی ئایا ئەو تاقیگاکان بەس شێوازێکی شەکەن سیستەمی کوالیتی کۆنتترۆل بەکاربێنن بۆی بتوانێت هەر وەک چۆن ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیش و خەریکە ڕێخستنەوەیکی زۆر باش ئەکەن بۆ بواری دەرمان کە کرایە بە سیستەمی کوالیتی کۆنتترۆل کەستیکەر هەیە و ینی ئەوە شەواڵێکی دڵخۆشکەرە بۆوانێک کە لە کەرتی تایبەت بە شێوازی کوالیتی کۆنتترۆلیشەکەن و خەریکە بابەتی تاقیگەش ینی دەبیت بە سیستەمی کوالیتی کۆنتترۆل ینی هەمووی بە سیستەمی کوالیتی کۆنتترۆل و ستیکەر بکرێتن ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە دەتوانیت تۆ دڵنیابیەوە لەو موادێک کە داخلی کوردستان دەبیت و یان لە کەرتی تایبەت بەکاردێت کە موادێکی بێکێشەیە و دەتوانیت بە ڕێکوپێکی بەکاردێت. دەست خۆش بە ئەمە وەکو ئاماژەیەکیش بۆ هاوڵاتیانی خۆشەویست وەک دیارەکە چەند ڕۆژێکە وەزارەتی تەندروستی هەڵمەتێکی ڕاگەاندیە دەربارەی ستیکەری دەرمان کە ئەمە دڵنیاییەدا تا هاوڵاتیان کە ئەگەر هاتوو باڵێن دەرمانێکی بێ ستیکەری دەرمانت بینی بە هیچ شێوەیەک ئەتوانی ئەم دەرمانە بەکارنێنی چونکە دڵنیانی لەوەی کە بنایاسایی داخلی کوردستان بووە کەواتە ئەو دەرمان و باڵێن پێداویستی پزیشکێک کە بەکاری دینی ئەگەر ستیکەری تەندروستی لەسەر نەبێت دەتوانی باڵێن بەکاری نینی و دڵنیا ببیەوە لەوەی کە بە شێوەیەکی نایاسایی داخلی کوردستان بووە بەڵام ئەگەر ستیکەری دەرمانی لەسەر بی تەندروستی و وەزارەتی تەندروستی ئەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانی دەرمانەکە بەکاربێنی و
و دڵنیابیە و لە بەرواری بەسەرچوونی و هەروەها داخلبوونی ئەو دەرمانە لە چ وڵاتێک و گشت زانیاریەکان کە پێویستە لە بارەی دەرمان بزانین. بەڵێ ئەگەڕێنەوە سەر بابەتەکەی خۆمان کاکشوان. جیاوازی ئەنجام بە بڵێن جیاوازی ئەنجامی پشکنین لە سنتەرێک بۆ سنتەرێکی دیکە یاخود بە بڵێن لە نەخۆشخانەیەکیش بۆ نەخۆشخانەیەکی دیکە جیاوازە. ئەمە بۆچی ئەگەڕێنەوە کاکشوان؟ بەڵێ ئێمە ئێستاوە کەرتی تایبەت بەرە سوالێکی زۆر جوانە لە جێ خۆیتی وەک کەرتی تایبەت ئەمە ڕۆژانە زۆر و بەڕۆی ئەو شتانە بینەوە مەسەلەن تایبەت ئەو تاقیگایانە کە بە شێوازێکی پرۆفشنال و پێشکەوت و ستاندارد بە کۆنتڕۆل ئیش دەکەن زیاتر ڕوبەڕووی ئەو شتانە ئەبنەوەی مەسەلەن بۆچی ینی پشکنین لە شوێنش بۆ شوێنێکی تر جیاوازی هەیە لە ڕووی ئەنجامەوە. ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە باسمان کرد لە خاڵی یەکەم ئەگەڕێتەوە سەر ئەو شوێنێک کە کاراکات بە شێوازە کاراکات ئەو ئامێرانەی کە بەکاردێنیت چ زۆر ئامێرەکەن چونکە ئێستامە زۆر ئامێرمان هەیە ئامێرمان هەیە بە ئامێری زیرەکە یعنی کە لە پێشکەوتنەکانی ئێستادا زۆر پێشکەوتونە بە هەموو شێوازی سیستەمی کواڵیتی کۆنتڕۆلی خوان هەیە بەڵام ئامێرمان هەیە کە بەداخەوە ئێستا لە کوردستان لە زۆربەی تاقیگاکانیش لەوانەیە وجودی هەبی تاقیگا ئەمە کە باسەکەین تاقیگا ئەو باسی ئەو خاڵش بکەم کە زۆر گرنگە پێویستە خەڵک و شاربیتەوە ئەمە دوو زۆر تاقیگەمان هەیە مەینلاب و سایلابمان هەیە دەبی جیاوازی خەڵک لەوەتەی بگات جیاوازی لەو دوو زۆر تاقیگەیە چییە مەینلاب ئەمە باسی ئەو تاقیگانەکەن کە ڕێگەپێدراوی وەزارەتی تەندروستیان هەیە بە شێوازێکی ڕسمی یعنی دەتوانن هەموو زۆر پشکنینێک ئەنجام بدەن لە ناو تاقیگاکان تاقیگە گەورەکان و سایلابمان هەیە تاقیگە لاوەچیەکانی پێڕێنیان ئەو تاقیگانەی زۆر کە زۆر ئێستا باوە لە کۆڵان و لابەلاکان ئەو تاقیگانە کە ڕێگەپێدانیان هەیە بەڵام ڕێگەپێدانێکی سنووردار ینی بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و سندیکاکان کە ناتوانێت هەموو زۆر پشکنینێک ئەنجام بدەن ئەوەش کێشێکی زۆری دروست کردێ لەو مۆزوعەدا کە ئەو تاقیگاکانە ئێستا ینی زۆربەی پشکنینەکان ئەنجام بدەن بەداخەوە ینی ئەو ئامێرانەی لەوانەیە لەو شوێنانە بەکاربین ئەسڵەن هە سیستەمی کواڵیتی کۆنتڕۆلیان نییە ینی زۆر ئامێرمان هەیە ئێستا سیستەمی کواڵیتی کۆنتڕۆلی نییە تۆ ئەو پشکنینێکە دێ ئەو ئامێرەی هیچ سیستەمێکی کواڵیتی کۆنتڕۆلی لەگەردان نییە چۆن دەتوانانی تاکید بێەوە کە ئەو نەتیجەت ڕاستە یان ڕاست نییە ینی ئەو خەڵکیش تووشی دا و دڵە ڕاوچەیە بیتن ینی دکتۆر لەوانەیە گومانی ئەوەی بکات کە ئەو پشکنینە بۆ نەخۆشەکە دیاریکردە مەجبورە پێی بڵێ بڕۆ لە شوێنێکی تر دووبارەکەەوە کە بڕوا پێکراوە ئەوە هەڵانە زۆرن جا لەبەر ئەوە پێویستانی خەڵکیش لە وشیار بیتەوە یان ئەوە ئەو تاقیگانە کە بەو شێوازە ئیشەکەن ئەگە پشکنینێک تاقیگەی سایلای پشکنینێک لە لای خۆی نەبێتن یان کە لە ڕێگەپێدانی وەزارەتی تەندروستی و سندیکاکان دەستە دەرێ ئەنجام نەدا باشترە بۆ شوێنێک ڕەوانە بکە کە ستانداردەوە بە شێوازێکی ڕێکوپێک ئیشەکە بۆی کەسەکەش نەبیتە بارگرانی لەسەر کەسەکەی هەم لە ڕووی کولفەکەیەوە چووکە لەوەی پارەکەدا دووبارە لە شوێنێکی پارێدا ئەو قەلەقی و دڵەڕاوچێش لەو لایەکە و ئەکە متمانەی خەڵکی لەو بینێ لەگە دکتۆر بۆ تاقیگا ینی تاقیگا بۆ دکتۆر نەخۆش بۆ دکتۆر لە هەر چوار لایەوە دڵەڕاوچەیە کە زۆر کەم زیاد بکاتن جا لەبەرەوەی پێویستە خەڵکیش لەو ڕۆیە و زۆر وشیار بیتن جیاوازی ئەو تاقیگانە بکاتن و سەردانی ئەو شوێنانە بکە کە بە شێوازێکی ڕسمی و ئەکادمی زانستی کار ئەکەن زۆر هۆکار هەیە مەسەلەن ئەتوو لە جیاوازی ئەو تاقیگانە ئەو جیاوازی لە ڕووی نەتائیجەکان ئەتوو هەل لە بەکارهێنانی ئەو پێداویستیانە کە پێداویستی بچووک و سەرەتاینە بۆ وەرگرتنی پشکنینەکە گرنگی خۆی هەیە هەتا دانەوەی وەرەقەی نەتیجەکە بە نەخۆشەکە هەموو یەک خطوە بە خطوە گرنگی خۆی هەیە ئەو کەلوپەلانێکە تو بەکاردێنێ ئایا کەلوپەلی ڕێگە پێدراون و زائیدەن ینی کوالیتیان باشە ئەو ئامرانێت و کارپیاکەی کوالیتیان باشە ئەو ستافەی کە لەسەر ئیشەکە کە لە هەمووی گرنگترە ئایا بە ڕێکوپێکی و بە شێوازێکی ڕێکوپێکی کار لەسەرەکە چونکە ئەمە لە بیرنەکە نیوزەر کە پێ ئەڵێ نیوزەر یعنی کەسەکە ئەو کەسێکی لەسەر ئەو ئامرە ئیشەکەات دەتوانیت ئامێرەکە وەک ڕۆبۆتێکە ینی لە بەندەستی خۆت بەکاربێنی هەرچەندە ئامێرێکی زیرەکە هەموو کارەکان بۆکە بەڵام ئەو ئامێرەش پێویستی بە هەندێک شتیە کە خزمەتی بکرێت کە ینی لایەنی خراپ و لایەنی باشیشێ ئەو ئامێرە شەرنی ئامێرێکی پرۆفشنال بیتن تو بڵێ تاوە 100% ئەو ئامێرە غەڵەت ناکە ئەو هەڵەتێک گەیشتنێکی زۆر گەورەیە لە بینی ینی هەموو لایەک پێویستە ینی ئاگدار و شیار بن هەر ئامێرێک پێشکەوتوش ئەم ئەڵێم یانە لە تاقیگەی خۆشم هەبیتن
ئەمن ناڵێم تەواو من ئامێرەکە بەجێ دێڵم 100% ئەو ئامێرە هەم پشکنینەکەم ڕاستە وشیاریش دەبێت لەوە بیتن ئەو کەلوپەلانەی بەکاردێنێ و ئەو کەسێک کار لەسەر ئەو ئامێرە دەکە کەسی پسپۆری تایبەت بەخۆی بیتن و زائیدەن تەواو ڕاهێنراوی پێکرا بیتن کە ئامێرەکە چۆن کار پێ بکاتن چۆن ئەو پێداویستیانە ئامێرەکە کە هەیتی پێویستە بۆی بەکاربێنێنەوە ئامێرەکە بتوانێتن ئەو پشکنینەتە بداتێ ئەنجامەکەی ڕاست و دروست بێتن هەتا ئەنجامەکە غەڵەت نەبێت ئەوانە هۆکار و چەندان هۆکاری تر هەیە کە مەسەڵەن دەگەڕێتەوە سەر ئەوەی کە پشکنین لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازە. بەڵێ دەستخۆش مەبەستمانە زیاتر خەڵکەکە هاوڵاتیان وشیار بکەینەوە لە ئاستی با بڵێن بابەتەکانی تاقیگەی هەر وەک شوانش باسی لێوە کرد بەڕاستی چەندین پێوەەر هەنا بۆەوەی کە ئێمە با بڵێن تاقیگەیەکی سەرکەوتو ئەنجام بدەین هەر وەک باست لێوە کرد با بڵێن کارمەندێکی تەواو زانیاری لەسەر بابەتەکە بێ با بڵێن ئامێرەکانی پێشکەوتو کە بەڕاستی کار لەسەر ئەوواکە کە پشکنینێکی سەرکەوتو بداتە هاوڵاتیان هەروەها هاوڵاتیەکی وشیار لە ئاست ئەو پشکنینێکە ئەنجامیەدات بۆ نمونە با من نمونەیەک بینمەوە کەسێکی نەخۆش نمونە حالەتێکی نەخۆشی هەیە حالەتێکی شەکرەی هەیە سەردانی با بڵێن نۆرینگەکان یاخود با بڵێن ئێادە لا کۆڵانەکانەکات پشکنینێکی شەکرە ئەنجامەدات لەو پشکنینە شەکرەی نییە بەڵام دواتر کە سەردانی با بڵێن تاقیگەیەکی پێشکەوتووەکاتن و ڕەنگە فەحسی با بڵێن شەکرەی سێمانگیەکات دەبینین کە شەکرەی هەیە و با بڵێن چونکە دەرمانیشی بەکارنێنە با بڵێن ڕێژەی شەکرەکەی بەرزە بێتەوە ئەو حالەتە بۆچی ئەگەڕێنەوە؟ بەڵێ بەداخەوە بەڕاستی ینی ئەو شتانە زۆرە و بەردەوامیش ڕوبەڕوومانە بیتەوە ئەمن ئەوەی خاڵی کە گرنگە ینی باز بکەم لێرە ئەوەیە کە وشیاری خەڵکە بەڕاستی ئەوە شتێکی زۆر گرنگە لەو لایەنە پێویستە کەرتی تایبەت و کەرتی حکمیش بە هەمان شێوە ینی هەندێک ڕێنمایی یان بە بەردەوامی چاودێری ئەو شتە بکەن کە خەڵکەکە دایم وشیار بیتن وشیار بی لەسەر ئەوەی لە خۆی نەچی هیچ شتێک بکاتن یان سەردانی ئەو شوێنانە بکە کە نافەرمینە ینی سەردانی شوێنێک بکە کە فەرمیە ڕێگەپێدانی هەیە لەلایەن وەزارەت لەلایەن بەڕێوەبەراتی گشتیەکان بۆ ئەوەی بزانێت کە سەردانی شوێنێکی سەلامەت ئەگە خەڵکی مەتێ بگالەوەی مەسەلەن یان ڕێنمایی بدرێتێ سەردانی شوێنێکی سەلامەت بکاو لە هەموویش گرنگتر ئەوەیە سەردانی کردنی دکتۆری پسپۆر ینی پسپۆر دکتۆری پسپۆر کە نەخۆش سەردانی بکاتن بە ئەکیدیەوە دەگاتە ئەنجامێکی ڕاست و دروست بێ ئەوەی تووشی هیچ هەڵەیەک بچی لە چەند شوێنێک پشکنین بکایان سەردانی چەند شوێنێک بکەن بێ سەرچاوە ئەوەیان دەگەڕێتەوە سەر ئەوەی کە تا چەند خەڵک وشیار بیتەوە لەو بابەتە سەردانی ئەو شوێنانە بکە وەک باسم کرد کە دکتۆری پسپۆر و شوێنە ئەکادمی و زانستیەکانیان ئەو شوێنانێک کە بە شێوازێکی ڕێک و پێکاری خوانەکەن سەردانی ئەو شوێنانە بکاتن بە تاکید تووشی ئەو حاڵەتە نابێت و ئەو گلێ و گانزدانش کەمتر بیتەوە هەم لەوانەیە لەسەر حکوومەت کەم بیتەوە هەم لەسەر هاوڵاتیشیانی لەوانەیە گلەی کەمتربی بڵێ چۆمە ئەو شوێنە غەڵەتە چۆمە ئەو شوێنە غەڵەتە ڕاستەخۆ بیستە سەرچاوی ڕاست و درست باشترە لەوەی چەند فلتەرێک تێپەڕێنێت ئەو جا بگاتە سەرچاوی ڕاست و درست لە بابەتی کۆڕۆناوە ئێمە بینیمان کە وشیاری گەلێک زۆر بڵاوکرایەوە گەورە بەتەمەنەکان منداڵەکان هەمویان ئەیانزانەی کە لۆ نمونە حالەتەکانی با بڵێن ڕێگریکردن لەوەی کە توش ببی بە کۆڕۆنا چییە لۆ نمونە چەندین حالەت هەبوو کە لە با بڵێن تیڤیەکان لە سوسیال میدیا لە هەموو شوێنەکان لە بنکە تەندروستیەکان لە ماڵەوە پەیڕەوەکرا تۆ پێت وایە وشیارکردنەوە لەبارەی بابەتەکانی با بڵێن لۆ نمونە تاقیگەی کەمتر گرنگی پێدراوە لە بەڕاستی ئەوەش خاڵێکی گرنگە بەداخەوە ینی زۆر بەداخەوە ئێمە مەسەن وەک تاقیگەی کردی تایبەت کە بخۆم ینی لە کاتی کرانەوەی کە سەرپەرشتیاری ئەو تاقیگەم سەردانی زۆر شوێنمان کردە هەوڵمانداوە زۆرترین چاڵەکی ئەنجام بدەین لە شوێنە هەستیار و شوێنە ئەو شوێنانەی کە ڕاستەخۆ پەیوەندی تاقیگە و هاوڵاتی پێکەوە بەستیتەوە لە هوشیارکردنەوەی پشکنینەکان و ینی شێوازی پشکنینەکان هوشیارکردنەوە هەندێک شت کە پەیوەندیدارە هاوڵاتی و تاقیگە پێکەوە ئەبەستیتەوە ینی بەڕای من ئەوە باشترە هەماهەنگی هەبێ لە نێوان هەموو لایەنەکان لە کەرتی تایبەت و کەرتی حکومی تایبەت مەسەڵەن لێرەکە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئێستا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەیە پێویستە هەماهەنگی هەبی لەگەر ئەو شوێنانەی ینی
کە تاقیگە دیارەکانن هەماهەنگیان لەگەریان بکە بۆی ئەنجامدانی هەم سمینار هەم ڕۆژە جیهانیەکان کە زۆر گرنگە ڕۆژە جیهانیەکان مەسەلەمە چەندان ڕۆژی جیهانی تەندروستیمان هەیە کە لەگەر کردی تایبەت هەماهەنگی هەبیتن بۆ هوشیارکردنەوەی خەڵک لەسەر چەندان زۆر پشکنینی جیاواز کەڵانێ پشکنین هەبی زۆر خەتەر بیتن هاوڵاتیە نازانیت مەسەلەن کە دێت سەردانێت تاکایان زۆر شتەیە معلوماتی نیە ئەوەی کە پەیوەندیدارە بە تاقیگە پسپۆڕیەکانی تاقیگە ئەوانەی کە لە تاقیگە ئیش دەکەن دەزانن مەترسیەکان چیە ئەوان لیان تێگەن پێویستە ئەو شتە ینی بەڕێنمایی لانی پەیوەندیدار بڵاوە پێ بکرێتەوە و سەردانی شوێنەکان بکرێتن بۆ ئەوەی خەڵکی مە تێبگان لەوەی کە ئایاوە چییە مەترسیەکی هەیە بۆی خۆی بە دوور بگرێت لە توش بوون بۆ نەخۆشیانە یان ئەوەتە چەندان نەخۆشی ڤایرۆسیمان هەیە چەندان نەخۆشیمان هەیە مەسەلەن ئەوانەی کە لەناو تاقیگە کار دەکەن دەزانن مەترسیەکانی چنە و چۆن بەڵاوە بنەوە بە شێوازێک بەڵاو بنەوە پێویستە هەماهەنگی هەبی ینی گرنگە هەماهەنگی هەبێت تایبەت مەسەلەن لە زانکۆکان پەیمانگاکان مەسەلەوانێک کە هەمویان بەشی پزیشکیان تێدایە من پێم باشە ینی ئەو هەماهەنگیە بە بەردەوامی هەبێتن بە شێوازێک ڕێکوپێک ئەو هەماهەنگیە کە هەبیت بەڕای من ینی لە چەند ساڵی داهاتوو وشیارکردنەوەی خەڵکی زۆر لاستێکی بەرزدا ئەبێتن بەڵام ئەگەر ئەو شتانە نەبیتن وشیارکردنەوەی خەڵکی هەر بەرەو خوارەوە چیتن ئەوەش حاڵەتێکی زۆر ینی ترسناکە تایبەت لە ینی نەخۆشیە ڤایرۆسیەکان هەندێک زۆر ڤایرۆس هەیە ینی هەندێک کەس هەندێک زۆر ڤایرۆسی هەیە یان هەندێک نەخۆشی هەیە پێویستەکە لەگە خەڵکی دی تێکەڵ نەکرێتن یان خۆی بە دوور بگەڕ ڕێنمایی پێ بدرێت کە تو نابێ بەو شێوازە تێکەڵ بە هەموو خەڵکی ئاسایی ببی ئەوەیان کە زۆر گرنگە ئەگەر بەڕای من لە دام و دەستگاکان هەندێک شوێنی هەستیار هەیە لە زانکۆکان پەیمانگاکان بە هەماهەنگی ئەو شتانە بکرێت لە ڕۆژە جیهانیەکان ئەو شتانە بکرێت خەڵک زیاتر وشیارە بیتەوە خەڵک زیاتر خۆ بە دوورێگریت ئەمەشوە ئەکاتن هەم خەڵک تەندروستتر بژیتن هەم ڕێژەی نەخۆشیەکان بەرەو کەمی بڕواتن ینی ئەمانە هۆکارن بۆ ئەو بابەتانە یارە بابەتی تەندروستیش کاکشمان بۆ بابەتەکانی دیکە پێویست بە فۆرماتی نوێ هەیە لەنمونە هێزی نوێ کە لە ئێستا لە کەرتی تایبەت بەڵێن ئیش ئەکاتن زۆر جوانە کە هەماهەنگی هەبێت لە بینی حکومی و لە بینی کەرتی تایبەت بە تایبەتی باڵێن بوونە تایبەتەکانی تەندروستی ڕۆژی جیهانی شەکرەمان هەیە ڕۆژەکانی جیهانی باڵێن شێرپەنجەمان هەیە بابەتەکانی دیکەمان هەیە لێرەیە ئێمە بەڕاستی ئەگەر هەماهەنگی هەبێت زیاترینی هاوڵاتیان وشیاری وەرەگرن ڕێنەمای وەرەگرن لەبارەی خۆپاراستن لە هەندێک بابەتی نەخۆشی مەترسیدار وەکو باست لێوە نەخۆشیەکانی ڤایرۆسی کاکشمان بەپێی ئەوەی کە بەڕێزت لە کارەکەدای بەرپرسی بەشێکی تاقیگەیی ناحکومی لە سۆران بەشێکی سەرکەوتوت باڵێن وەرگرتووە باڵێن سنتەرێکی سەرکەوتوت وەرگرتووە من دەمەوێت ڕێنەمایی بەڕێزت بۆ هاوڵاتیان کاتە سەردانی ئێوە ئاکەن ڕێنەمایی ئێوە بۆ هاوڵاتی چییە؟ بخۆی ئەوانەیە کە تاقیگەیان هەیە لە کەرتی تایبەت تابەن هاوڵاتی بەبەردەوام لە ئێستادا سەردانیان دەکەن بۆ ئەنجامدانی پشکنینەکان ئەمە ڕێنمایمان ئەوەیە کە بۆ هاوڵاتی ینی دووبارەی ئەەکەینەوە بتوانی سەردانی شوێنێک بکاتن کە تەواو ستاندارد بیت کە تەواو ڕێگە پێدراوی هەبیتن دڵنیابیتەوە لەوەی کە ئەو شوێنە دەگەینتە نەتیجەیە کە بتوانی نەخۆشەکەی دیاری بکرێتن یان ئەو کە دکتۆرەکە پشکنینەکە تاوان بۆ نووسرایە ئەگەر لە هەموو لایەک ئەگەر هاوڵاتی وشیاری تەندروستی هەبیتن دەتوانێت بە زووترین کات ینی بە شێوازێکی ڕێکوپێک بگاتە ئەنجامی نەخۆشیەکەی بەڵام ئەگەر وشیاری تەندروستی کەم بیتن ینی زۆر بە زەحمەت دەتوانێت بگاتە ئەنجامی ئەو نەخۆشیە کە هەیتیان بەوەی بزانانی ئایا نەخۆشی هەیەیانە بە هەموو لایەک پێویستە هاوڵاتی ئاگادار ینی بکرێتەوە یان ئەوەتە ڕێنمایی پێ بدرێکە دایم چاوکراوەتر بیتن چاوکراوە بیلەوەی کە ئایا سەردانی ئەو شوێنەیە کە تەواو شوێنێکی تەمینە تەواو شوێنێکی باشە ئەمەش ڕێنمای هاوڵاتیانە ئەەکەین پشت بە هەندێک بابەتی سۆشیال میدیای نەبەستن کە بۆ ینی فریودان یان بۆ ئەوتە بزنسێک لە کەرتی تایبەت بەکاریان دەهێنن بۆ ئەوەی بە چەندان ڕێگای جیاواز بۆ ئەوی تووشی دڵەڕاوچی و تووشی قەڵەقی و تووشی چەند هۆکارێک نەبن بۆ ئەوەی لە جیاتی ئەوەی تۆ بچی پشکنینێک ئەنجام بدەی قەڵق ببی بچی سەد پشکنین ئەنجام بدەی ئەوە ینی
شتێکی زۆر مەترسیدارە بەڵام ئەگەر بێت و سەردانی شوێنێک بکاتن کە تەواو بێکێشەیە تەواو مەزبوطە طبعا هەموو ئەو شتانە وەلا بنێن دەگاتە شتێک کە ئەنجامێکە خۆی دەوێت و لە تەندروستی خۆی باشترە بیتن. بەڵێ لێرەیە لە کارتی بەڵێن تایبەت و لە کارتی حکومیش دەبینین کە خۆبەخشەکانیش بەڵێن لە بەشی تاقیگەیی کارەکەن تۆ ئەم بابەتە بۆچی چۆن هەڵەسەنگینی؟ وڵاهی بابەتی خۆبەخشەکان یان ئەوەتە ئێستا بەداخەوە مەسەلەن ئێستا ینی دامەزراندن نییە تایبەت لە کارتی تەندروستی و سێکتەری تەندروستی ئەوانەی کە بواری پزیشکیان تەواو کردیە یان تەواو یەکەن کە هەلی کاریان یان ئەوە تا لە کەرتی تایبەت یان لە کەرتی تایبەت کاریان دەست ناکەوێت مەجبور بووینە ینی کارێک بکەن کە وەزارەتی تەندروستیش کە ڕێگەی پێدان لە چوارچێوەیەکی یاساییدا بۆیان کرایتەوە خۆبەخشی بکەن. خۆبەخشیش بخۆی ینی شتێکی باشە لایانی باش و خراپی خۆی هەیە ینی لایانی باشەکەی ئەوەیە کەسەکە دەبێتە خۆبەخش لە شوێنێک ینی کە پەیوەندیدارە بە بواری خۆی فێرە بیتن چونکە تازەیە دەرچووە فێرە ئەبیتن و زائیدەن خیبڕەی پەیدا ئەبیتن کە بۆ ئەوی لە داهاتوو بتوانێت کارێک بەخۆی پەیدا بکە هەموو کارێکی باشە و لە کارتی تایبەتیش بەهماشێ بەڵام بەڕای من ینی شتێک بکرێتن ئەوانیش مەغدور نەبن ینی بەڕاستی ئێستا دەبینین ڕێژێکی زۆری خۆبەخش هەیە کە زۆریان ینی مەغدورین یانەوەتە کاریان دەست ناکەوێت. بەڕای من ئەوەش ینی کارێکی باشە ئەگە هەماهەنگی بکرێت لە کارتی تایبەت لەگەر تایبەت ئێستا بوون و نەزان کۆی سۆران کە ساڵانە لەگەر کارتی تایبەت لە ڕێگەی CDC کە ڕێکخراوی CDC گەشە پێدانی کار کە شتێکی زۆر زۆر گرنگ و باشە وا ئەکاتن ئەو دەرچوانەی کە تازە دەرچوونە لە کۆنتاکت ئاکا لەگەی کارتی تایبەت کە لە هەموو بەشە جیاوازەکان لە خۆی ئەگری ئەو قوتابیانە ئەوە دەرچوانە بۆیان ئەنیری ڕاهێنانیان پێ بکەن کە لە داهاتوو هەلی کاریان بۆ بڕەخسێ. طبعا ئێستا مەدەبی فۆکەسی زۆرمان لەسەر کارتی تایبەت بیتن کە بە حکمی ئێستا لە کارتی حکمی دامەزران کەمە وا بکەین ئەو دەرچوانە لە بە هەمانجی کارتی حکمیش ینی دابش بکرێن ئێستا شەرتەوە نییە مەسەلەن ئەتوو نمونە ئەو دەرچوانەی کە نمونە باسی خولی هاوینە بکەین ئەو هەموو قوتابیانە کە سەردانی کارتی حکومیەکان لۆدێکی زۆر لەسەر کارتی حکومیش دەبیتن لەوانەیە مەسروفێکی زۆر زیاتریش لەسەر حکومەت دروست بیتن بەڵام هەم کات دە حەقی خۆشتیان دەبی فێر ببن یان دەبی ببنە خۆبەخش لەوێ دەتوان بە ڕێگایەک مەسەلەن ئەوانە دابش بکرێن بەسەر کارتی تایبەتیش هاوکار بیتن ینی لەو بابەتە هەم لە لایانی خۆبەخشی هەم لە لایانی خولی هاوینە هەم لۆدیش لەسەر حکومەت کەمە بیتەوە هەم لەوانەیە بۆ نمونە تاقیگەی تو دەچی خولی هاوینە لە حکمی 30 قوتابی تێدایە 20 قوتابی تێدا 10 قوتابی کەم بکرێتەوە بۆ 5 قوتابی باشتر فێرە بێت کەم بکرێتەوە بۆ 10 قوتابی باشتر فێرەبی هەندێکیان بە هەماهنگ لەگە تاقیگە دیارەکان دابش بکرێن هەم لە کاری خۆبەخشی هەمیش لە خولی هاوینە بەڕای من بە باشتر و سەرکەوتوتر ینی هەمویان لێ ڕادێن و خیبڕیان بۆ دروست دەبیتن و بە باشی فێرە بن و هەمیش لۆدەکە کەمتر بێتەوە. دەست خۆش بابەتێکی زۆر زۆر گرنگە هیوادارم لایانی پەیوەندیداریش گەویستی و بابەتە لە کارتی تایبەتیش بە هەمان شێوەی حکومی بتوانن زیاترینی ئەو خۆبەخشانە بە شێوەیەکی بابلێن ئەکادمی کار بکەن و بابلێن لە پێشەکەی خۆیان سەرکەوتوو کاک شوان ڕەنگە کاتی بەرنامەکەی من زۆر زۆر کەم بێ من نازانم ئەگەر پرسیارێکم لێ بیرچوبی بابەتێکم با بڵێن دانەنابێ ئەگەر پێم خۆشەکە لە وەڵی بەڕای من ینی شتێکی دی زۆر گرنگ هەبوو کە وش بە هەمان شێوە لە وشارکردنەوەی خەڵکیش زۆر گرنگە زۆر خەڵک لە لایمە سەردانمانەکاتن یان زۆر لە زۆر شوێن دەبینین لەوانەیە بخۆشتان ببینین هەر هاوڵاتێکیش ببینین تا لە سۆشیال میدیاش زۆر هەیە پێم خۆشە ئەو هەڵەیە ڕاست بکرێتەوە و لە هەموو لایەکیش بەشداربی لە ڕاستکردنەوە ئەو هەڵەیە کە ئێستا لە سەرزاری خەڵکە ینی بەبەردەوام لە شوێنەکان کە سەردانیان ئەکەن یان کە شتێک کێ پێ ئەڵێن فەحز عام پشکنینی گشتی بەڕاستیان لەوەیە لێرەوە بە هاوڵاتیان ڕابگەینم لە دەستگای زاری کرمانجی هاوڵاتیان لە وشیار بنەوە هەڵ نەخەڵەتێن بۆ قسەیە ینی بە وشەیە بەڕاستی هیچ بنەمایکی زانستی نییە ئەمە هیچ شتێکمان نییە لە زانست
باسی پشکنینی عامیان فحز عام بکە ئەوەی بە شێوازی سەرکەوتو لە تاقیگە پێشکەوتەکان کار دەکات دەزانی ئایا ئەو قسەیە تا چەند بنەمایەکی ڕاست و دروستە هیچ سەرچاوەیەک نییە بڕۆ بگەڕە هیچ سەرچاوێکی زانستی هەیە باسی پشکنینی فحز عام بکە نەخێر نییە جا پێم خۆشە لە لێرە خەڵک ئاگادار بیلەوەی یان وشیار بیتەوە لەوەی شتێک نییە بەو ناوەی لە بەدیلی ئەوە ما شتێکمان هەیە کە خەڵک ینی بتوانیتن لە کە زروفی ئێستا بە حکمی ئەوەی کە بەدەست کەسمان ینی نەخۆشی زۆر بووە خەڵک زۆر لە چارەسەرەکە هەمویان بۆ چارەسەری خۆیانە باشترین ڕێگە هەڵبژاردن بۆ ئەوەیە تو سەردانی دکتۆری پسپۆر بکەیت پسپۆری تایبەت بە خۆت پشکنینێکت بۆ دیاری ئەکاتن یان مهم گرنگ ئەوەیە لە ژێر چاودێری دکتۆری پسپۆر دابیتن تۆ داوای پشکنین ئەەکەی یان ئەوەتە بتەوێت چەند پشکنینی بکات دکتۆرەکە باشتر تەشخیصەکە دیاریتەکەمە باسی بەشێکی بچووکی بەشێک ئەەکەین کە لە هەموو تەندروستی بەشێکە بۆنە کە تۆرەی پشکنینی عام یان فحز عام هیچ شتێک نییە فحز عام زۆرە مەسەڵەن مە باسی بەشی تاقیگە ئەەکەین ئەمە بەشی سۆنەرمان هەیە کەوش پشکنینە بەشی ئاشیعامان هەیە کە پشکنینە زۆر بەشمان هەنە کە پشکنین ینی ئەوە هەڵەیەکە کە کەسێک دەچیت تەنها فحسێکی خوێن ئەکاتن دەرێ فحز عامم کرد یان دەبینی لە سۆشیال میدیا زۆر شوێن و تاقیگە لاوەچیەکان هەنەیان زۆر شوێن هەیە دەبینی چەند کۆمەڵە فحسێکی ڕێز کردیە فحز عامە لە لایکی دی تاقیگەیەکی دی کۆمەڵە پشکنینێکی ڕێز کردە فحز عامە دوو هەردووچیان بینە بەرامبەر یەک دیدانێ پشکنینی جیاوازی تێدا ئایا ئەو فحز عامیان ئەو فحز عامە خەڵک بخۆ دەبی وشیار بیتە لەوە بابەتانە هیچ شتێک نییە بەناوی فحز عام لەبەر هەندێک پێم خۆشە خەڵک لێرەوە ئاگادار بیتن باشترین ڕێگا ئەوەیە سەردانی دکتۆری پسپۆر بکەیت لە ڕێگای دکتۆری پسپۆر سەردانی تاقیگە بکەیت و گرنگیشە ئێستا خەڵک گرنگی بە تەندروستی خۆی بداتن چەند مانگ جارێک یان 3 مانگ جارێک 6 مانگ جارێک کە سەردانی دکتۆر بکە بۆ ئەنجامدانی پشکنینەکانی خۆی کە هەم لە لایەنی تاقیگە هەم لە بوارەکانی دیکە بۆ ئەوی دڵنیابیتەوە و زۆر سپاس کاکشڕان گەنجێکی سەرکەوتوو هیوادارم تۆل لە کەرتی باڵێن تایبەت کارەکەی بە هەمان شێوەش لە کەرتی حکومیش بەڕێزت بانکێش بکرێ و ئینشاءالله بتوانین زیاترین سوود لە بەڕێزت وەکو دەبەری باڵێن ئیدارە سەربەخۆی سۆران سوود بەڕێزت وەربگرێ ئینشاءالله لە بەرنامەکانی داهاتوش ئەگەر ڕێگەمان پێ بدەی پێمان خۆشەکە لە بەرنامەکەمان بەشداربی بابەتەکە زۆر لە خۆگری بەڕاستی ئێمە بەشێکی زۆر زۆر بچووکمان باس کرد هیوادارین بتوانین لە بەرنامەکانی داهاتوو بەڕێزت لەو بەرنامەیە ببینین و ئینشاءالله سوود لە بابەتەکانی بەڕێز وەربگرین عزیزان و خۆشەویستان گەیشتینە کۆتایی بەرنامە ڕێز و خۆشەویستی خۆم پێشکەشکار و ئامادەکاری بەرنامە مینە هەروە هاوکارم لە کۆنتڕۆڵ تانیەخان پێشکەش بێەوە تاڵقەیەکی تر و بێتر گەیشتنەوەیکی تر بەخواتانە سپێرن و ماڵەوە زۆر سپاس.